الحمد لله القائل في كتابه العزيز: سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. والصلاة والسلام والتكريم والتعظيم على صاحب المعراج وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين. ڕێی چەند هەزار ساڵ طی چەند حیجابات ذاتی حەق کەلام سوئال جەوابات چوو بوو دی بیستی کریا دریاوە هاتەوە هەڵقا هەر دەلەریاوە. ڕەحمەت لە شێخی مەولەوی کە لە باسی معجزەی گەورەی سەیید الکەونەین حەزەتی ڕەسوولی ئەکرەمە سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت ئەو معجزە گەورەی پێغەمبەری نازدار کە شەوڕەیی بوو لە بەیت الحەرامەوە بۆ بەیت المەقدیس ڕێی چەند هەزار ساڵ بوو، بڕینی چەندەها پەردەی حیجابات بوو، چووە خزمەتی حەق تەعالا و ذاتی حەق تەعالا سوئالی لێ کرد، جوابی داوە پەروەردگاری، چووە خزمەتی پەروەردگاری، چەندین دیمەنی سەر سوڕێنەری بینی، پرسیاری کرد و جواب دراوە. ئەم هەموو دیمەنەی بینی یەک بە یەکی ئاسمانەکان بەیت المەقدیس ئەڕواحی پێغەمبەران ڕێگەی بەیت المەقدیس ئەو هەموو نیشانانەی کەوا بینی لە بەیت المەقدیسە ئەڕواحی پێغەمبەران پێشوازیان لێ کرد وەک خزمەتکارێ کە لە خزمەت سەیدەکەی خۆیان نابن، هەموو پێغەمبەران لە خزمەت پێغەمبەرا وابوون، کردیان بە ئیمامی خۆیان گەورەی خۆیان بەیعەتیان لە خزمەتە تازە کردەوە کە ئەمە پێغەمبەری ئەکرەمە خۆشەویستی ڕەب العالەمینە ئەڕوا بۆ خزمەت حەق تەعالا حەزەتی ڕەسوولی ئەکرەم سەڵات و سەلامی لەسەر بێ. لە پاشان خوای تەبارەک و تەعالا کە ئیسرا و میعراجی پێەکا لە بەیت الحەرامەوە ئەیباتە بەیت المەقدیس و لەوێشەوە بە جبریل و بڕاقە بەرزی ئەکاتەوە بۆ ئاسمانەکان تا قابە قەوسەین. لە قابە قەوسەینی شا جبریل ئەفەرمێت ئیتر بەسە و من ناتوانم، مەقامی هەموو یەک ئێمە دیاری کراوە، لەم ساتە بێم بەولاوە ئەسووتێم لە نووری تەجەلیاتی پەروەردگارە، ئیتر تۆ ئامادەی مهەیەئی ئامادەکرای بۆ ئەو سەفەرە ڕەسوولی ئەکرەم، خۆت بڕۆ بۆ خزمەت حەق تەعالا. ئەم پێغەمبەرە نازدارە لە پاش ئاسمانەکان و بینینی ئاسمانەکان و ئەڕواحی پێغەمبەران دیسان لە ئاسمانەکانە مژدە و مزگێنیان بەو پێغەمبەرە کە پێغەمبەری ئاخر زەمانە، نەسیحەت و ئامۆژگاریان بەو پێغەمبەرە و ئومەتی ئەو پێغەمبەرە. لە قابە قەوسەینە جبریل ئەفەرمێتر من ناتوانم بێم لە خزمەتە. حەق تەعالا ڕەفڕەفی بۆ ئەنێرێ سەر ئەکەوێ وەکو چۆن مەسعەدێکی ئەمڕۆ ئەڕواتە حوزوری پەروەردگار و سەلام لە پەروەردگارەکا و تەحیەی بۆ ئەکا، پەروەردگاریش وەڵامی سەلامی ئەداتەوە، ئینجا پرسیار لە حوزوری پەروەردگارەکە و دوعا بۆ خۆی و ئومەتەکەیەکە. ئەم پێغەمبەر نازدارە هەموو کات ئومەتەکەی لە یاد بووە، ئینجا فەرمان و ئەرکی خۆی و ئومەتەکەی دێنێتەوە. ئەم هەموو مەسافەی بڕی، ئەم هەموو گفتوگۆ ڕوویدا، ئەم هەموو قسە و باسە ڕوویدا لە بەینی حەق تەعالا و پێغەمبەری نازدارە. اینجا لە پاشان لەگەڵ پێغەمبەرانە بەڕاستی مەولەوی ئەفەرمێت ئەم هەمووە لەحزەیەکی پێ نەچووە. گەڕایەوە هەڵقەی دەرگاکەی کە چۆن چووە دەرەوە هەڵقەی پێوە بووە، هەڵقەکە ئەلەریەوە، ماوەی کەمی پێچی ئەنجا هەڵقەکە ئەنیشێتەوە و لە لەرە ئەکەوێ. ئەفەرمێت پێغەمبەر ڕۆشت و گەڕایەوە هێشتا هاتەوە هەڵقەکە لە لەری نەکەوتە بوو. ئەمە معجزەی گەورەی پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ. و هەموو مسلمانێک ئەبێ بە عەقیدە و بیر و باوەڕی پێی بێ. هەر مسلمانێک باوەڕی پێی نەبێ کافرە، لە ئیمان و دین دەرەچێت. بە تایبەت لە بەیت الحەرامەوە بۆ بەیت المەقدیس بە ئاەتی قورئان سابتە، لە بەیت المەقدیسەوە بۆ ئاسمانەکان و قابە قەوسەین و حوزوری حەق تەعالا و گفتوگۆکان
بهموي حديث صحيح ثابتة بويا علمايان وزانايان أفرمون إنسان بيه كافر وقمراء بيه وهروا سري لي أشيويت بويا أم معجزي قوري بيغمبري خواه صلاة والسلام إلى سربية كبو بيغمبر رويدا بو هيج كس يقو هيج بيغمبرك روي ندا ورويش نادا حتى يكي لأديبان وشاعراني كرد أفرميت كليم أريني كفرمو هر جوابي لن تراني دي معزز بو محمد بمطلب أو مرتبة وشانه أفرمت حضرت موسى داوية كرك لقاء خواب بينيت بلام هل لن تراني بو هاتو الجواب يعني خواه يفرمو لن تراني تو من نابيني بلام بو حضرت محمد بو بيغمبري قورمان حضرت محمد براسي بمعززة مكرمة لناو مالي خويا لجيقو بيخفي خويا خواه براقني لدى خصمتي بجبريل وشندين ملائكته زيارتي بيت المقدس بيكاو إن جاء أسمان كانوا بيغمبران بيعدي بيكنو أي كان بإمامي خويا وقاما جنب بيكر إن جاء مجدو مزجاني بيدن دعاء بو خوي أمتك يكن إن جاء ليوا قاب قوسين وفريشتكان أبيني أرواد يقصدون حق تعالى أما بو بيغمبر بوا كدعوتي پروردگار بوا بو هیچ کسيك نبوا عزيزان خوشويستان أم معجزة قوري بيغمبري خوا صلاة والسلام لسر بيا كروي دابوي أما لو كادو ساتا بيغمبري خوا كبانقشي إسلام بيغمبراتي أكر أهل قريش قومك سكاني إهانة أنكر إهانة خوي الصحابة كان أنكر دري أنكر لي أنا دا أو أبو أصحاب كان شهيد أكر آزار أنا دان هندي كان هجدان فرمو بو حبشة هندي كان عذاب أبون بتايبت بيغمبري نازدار لو كادو ساتي كوا خيزاني بأمكو بشتيواني قلاي بولايني حصدي خديجة وفادي فرمو انجا ما مي بريزي أبو طالب كقلاي بولاين بوبوي أو سالة أمدو قورا كسا كخزمكاري بيغمبر بون بشتيواني بيغمبر بون وفاتيان كر أو سالة ناب عام الحزن سالي بطاقتي وخفتي بيغمبري إخوة صلاة والسلام إلى سربيه بو چونك دو بشتيواني قوري بيغمبري إخوة نمان قريش كافر كان زياتر كوتنا آزارداني الرسول أكرم صلاة والسلام إلى سربيه بو أهلي سر أرز دريانا كر إهانا نكر بوتانا نكر خواي قورا وقت حرمتك بو بيغمبر صلاة والسلام إلى سربيه وقت دلنا وعيك وقت أوي كواد دلي خوشكا دعوتي أم بيغمبراكا بو آسمانا كان وبي راقينيت أهلي أرستو يا ناوي أهلي السماء دلت بو أكنوا درقات بو أكنوا كأرواحي بيغمبرانا أرواحي شهدايا كفريشتكان كخدمة حق تعالى خواهي تبارك وتعالى أم سفري بنسي بيغمبري ناس دار كر بو أو يدلنا واي بيغمبري خواه چونك كلمة كا دريان كر ويستيان شهيدي كان بيكوشن بيغمبر پناي بر بو طائف لطائف شام بيغمبر ناس داره صلاة والسلام إلى سربيه رويشت وتي بشكم أهل طائف جيم كنوا پناي بو اوان برد بلام اوان لأهل قريش زياتر آزاري بيغمبريان دا زياتر بيغمبريان ناراحت كرد بويا حتى نكهر بجيندان وقسوتن ببيغمبر نكبز بدر كردن بلكو عبدو كويلكانو شيتو شيوتو من الله ورديشان لبيغمبر واصحاب كان بيغمبر هاندا حتى همو جاني بيغمبريان خويناوي نكر وازيان لنا هنا انجا بيغمبري نازدار بمدل شكاويوا رو اكاتا ومكة لو كادو ساتا باخي كي هي كابراكي طائفية كسكيل ناوى بناوي عداس خزمكارة مسيحية أي باتو بو شركة بلاكي خوي وخزمتي بيغمبري خواه كاو تري بو أباو بارحال أمكسا أزانيت بكتابي خوانا أهل إنجيل بوا أزانيت بيغمبري آخر زمان أو بيغمبري كتبك وانا هاتوا بو خزمتي بيغمبري كا صلاة والسلام إلى سربيا تدايو بيغمبري كا لو كادو ساتا أم بيغمبر ناس دارا
ئەم پێغەمبەرە بە شەفەقەتە بە ڕەحمە سەڵات و سەلامی لەسەر بێ ڕوو ئەکاتە ئاسمان دوعا تاریخەکەیەکە کە لە تاریخا تۆمار کراوە فەرمی اللهم إليك أشكو ضعف قوتي وقيلة حيلتي وهواني على الناس يا أرحم الراحمين أنت رب المستضعفين وأنت ربي إلى من تكلني إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري إن لم يكن بك علي غضب فلا أبالي ولكن عافيتك هي أوسع لي أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح علي أمر الدنيا والآخرة من أن تنزل بي غضبك أو يحل علي سخطك لك العتبى حتى ترضى ولا حول ولا قوة إلا بالله أم دعائي كير بيغمبري خواه پارا ولا پروردگار رحمن پێ بکەی تۆ خوای من و تەواوی زەعیف و ستەملێکراوەکانی پەروەردگارە یارمەتیم دەی سرم خەی بەسەر نەیار و ناقەزانە خوای تەبارەک وتەعالا لەو کاتا مەلایکەی جیبالی بۆ نارد حەزەتی جیبرەئیلی بۆ نارد مەلایکەی عەزایی بۆ نارد ئەمرت بە چییە ڕەسوولی ئەکرەم خۆشەویستی ئێمە ئەمر بفەرمەوە ئێمە بە ئیزنی پەروەردگار جێبەجێیەکەین ئەو دوو شاخە دەین لە یەک کە ئازاری تۆیان داوە هەرچی قەومەکەتە هەرچی خەڵکەکەیە کەرتایەتی تۆیان بەردباران کرد خوێناویان کردی هەر هەمویان ژێرە و ژوورەکەین عالیها سافلها بەڵام پێغەمبەری خوا مەوقیفی چۆن بوو ئینسانی داعی بانخواست ئەوەی کەوا ئەمر بە چاکە و نەهی لە خراپەکە ئەبێ بە ڕەحم بێ بە سۆز بێ بە بەزەی بێ پێغەمبەر ئاسا بێ ئەو پێغەمبەرە ئاوای فەرمووی اللهم اهد قومي فإنهم لا يعلمون خوای هیدایەتیان بێ ئەوانە نازانن بقرباني رحمتت بين بقرباني سوزت بين يا رسول الله أبي أعوى بسوز بي خلتك تاوان بارا قناه بارا عارق ورا زناكارا أهل فاعشية دعاء شريتي مكة دعاء هدايتي وابكاب أو بيغمبري نازدار بمشي وازا آزاري عندا بلام چی فرمو خوايا نازانا هدايتي عن با أو شي كوات تاوانها قناهكا توش بلا خوايا نازانا هدايتي با خوايا الرحمي بيبكا خوايا با هوش خويا بينا روا لبرنامج خود لا ساقاني خود لقرآن لسنة لشريعة داقادارك أم كسداماوة آزان خوشويستان أبي مسلمان آوابي أم إسراء ومعراجة لباش أم آزاري بيغمبري خوابو إنجا بيغمبري خواب إسراء ومعراجي بيكراو خواي تردناي بيغمبري نازداري كردو وك أوي بلا إتر إيما تومان أوي إيما پشتیوانی توین ئێمە لەگەڵ توین هیچ خەمت نەبێ و باکت نەبێ ئازیزان و خۆشەویستان ئیسرا و میعراج دەرزی زۆر گەورەی تایە یەکێک لەو دەرزە گرنگانە ئەوەیە کەوا ئینسان کە ناڕەحەتی ڕووی تێکا بەڵا ڕووی تێکا خراپە ڕووی تێکا مەویست نەبێ بێتاقەت نەبێ ئینە مەع العوسری یوسرا لەگەڵ ناڕەحەتیە بەڕاستی لەگەڵ بێتاقەتیە خەمۆکی و نەخۆشی و ناخۆشیە خوای گەورە دەرگای خێر و خۆشیەی کاتەوە بەڵام سەبر و ئارامی ئەوێ لەم قیسەوە لەم چیرۆکەوە لەم موعجیزەوە فێر بین هەرگیز مەویست نەبین لە ڕەحمەتی پەروەردگار ناومێد نەبین پشت نەکەینە خۆمان وێران نەکەین دەست بەرزکەینەوە بکەینە سوجدا دوعا و پارانەوە و مناجات بکەین خوا دەرگای خێرمان لێ کاتەوە هەر ناڕەحەتیەک هەر بێتاقەتێک لە خۆت لە خێزانت هەر نەخۆشیەک لە وڵاتت هەر قەیران و گرانێک ڕووی کردە بە وڵات هەر زاڵم مستەمکارێک بەسەرتەوەیە مەویستمە بە دوعا بکە پێغەمبەر ئاسا ڕێچکە و ڕێباسی ئەو بگرە خوا ڕزگارت دەکا لەئەنسوڕەنەکم وەلەو بەعدە حین سەرتانە خەم چینی چەوساوە چینی ستەم لێکراو خەمتان نەبێ بێتاقەت نەبن سەرتانە خەم وعدی خوایە وعدی خوا ڕاستە ئازیزان و خۆشەویستان ئەمە یەکێکە لە دەرزەکانی ئیسرا و میعراج باقی دەرزەکانی تر بۆ کاتەکانی تر جومعەکانی تر خوا لە هەموو لایەکمان ڕازی بە خوا لە هەموو لایەکمان خۆش بە خوا عاقبەتمان بەخێر بگێڕە خوا لە گوناه و تاوانی خۆمان و باوک و دایکمان خۆش بە خوا بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمانێنە بە ئیمانەوە زیندومان کەرەوە یا ڕەبی خوایە گیان وەک چۆن دەرگای خێر و خۆشی لە ڕەسوولی ئەکرەم کردەوە دڵی پێغەمبەری نازدارت خۆش کرد ئێمەش ئومەتی ئەو پێغەمبەرین خوای دڵمان خۆشکە خوای زاڵ مستەمکارمان بۆ ناوبەرە یا ڕەبی خوای لە قەیران و ناڕەحەتەکان ڕزگارمان بکە یا ڕەبی خوای هەرچی بەڵا و نەخۆشی و ناخۆشیە بەسەر خۆمان و خاک و وڵات و خێزانمانەوەیە خوای لە سەرمانی هەڵگرە خوای شیفای نەخۆشەکانمان بە
ئەو نەخۆشانەی کە لە ماڵن، ئەو نەخۆشانەی کە لە خەستەخانەکانن، ئەوانەی کەوا داوای دوعای خێریان دەکردین لە ناوەی وڵات لە دەڕۆی وڵات، یا ڕەبی خوا شیفایان بەی، یا ڕەبی خوای گیان زەلیل سەرجێگایان نەکەی، خوایە دەرگای فەرەج و ڕەحمەتی خۆتان لێ بکەیتەوە، یا ڕەبی خوا بە سۆز و میهرەبان بە لەگەڵ ئەوان و لەگەڵ ئێمەشا، یا ڕەبی خوای گیان وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە، وڵاتمان ئاوەدان کە، وڵاتمان لە هەموو دەرد و بەڵا و زاڵ و مستەمکارێک پارێزاوکە، کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلامیان بەرێ، یا ڕەبی خوای گیان ئەگەر دۆستمانن، ئەگەر دژمنمان نین، ئەگەر دۆستی ئەم میلەتەن، دۆستی دینمانن، خوایە بەرقەرارن کەی، هەر کەسێک و هەر دەسەڵاتدارێک دشمنی دینمانە، دشمنی خاکمانە، دشمنی وڵاتمانە، دشمنی نیشتیمانمانە، دشمنی ئەم میلەتەیە، ئەم میلەتە چەوسێندەوە نان و قوتیە بڕێ، یا ڕەبی خوای ئەگەر شاوی داهاتەی دایدەی، ئەگەر شاوی دادنە خوایە تەفروت و نایکەی، یا ڕەبی خوایە تەفروت و نایکەی، خوایە لە کۆڵمانی کەیتەوە ئەوەی کەوا ساڵ مستەمکارە، خوایە بەزەوی بە مسلمانانی غەزە و فەلەستین نابێتەوە، خوایە سەران خەی بەسەر یەهودا، بەسەر نەسارا، بەسەر کلکەکانیانە، بەسەر دژمنانە، یا ڕەبی خوایە قومێکی زەلیرن داماون، یا ڕەبی خوایە بە عیزەتیان کەی، یا ڕەبی خوایە گیان ئەمڕۆ هیچ کەسمان نییە، هیچ شتێکمان نییە دوعا نەبێ، ڕووماک دەدەتەوە پەروەردگارە، ئەو مسلمانانە زەعیفن لاوازن، برسین زوڵمیان لێکراوە، خەڵتانی خوێن کراون، خاک و وڵاتیان سوتما کراوە، خوایە فریانکەوە، خوایە جێش و جاش یەهود بەناخی ئەرزابەری، خوایە تیان بشێنی بەسەرەکە، خوایە بیان شکێنی، خوایە بیان شکێنی، خوایە لە ناویان بەری. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.